ئەم کاتان باش بەڕێزان بڕگەی ڕۆژنامەوانیان پێشکەش دەکەم گرنگترین ماشێت و هەواڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی جیهانتان بۆ دەخەمەڕوو لە ماڵپەڕی CBS نیوز بڵاوکراوەتەوە سیان ماکفارلاند کە فەرماندەیەکی باڵای ئەمریکا لە عێراق هۆشداریدا لەبارەی مەترسی داڕمانی بەنداوی مووسڵ و کاردانەوە مەترسیدارەکانی لەسەر عێراق. فەرماندەکەی ئەمریکا ئەمەژی بۆ داوە لەگەڵ حکوومەتی عێراقیدا پلانێکی هاوبەشیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی داڕمانی ئەو بەنداوە. فەرماندەکە ڕایگەاندووە ئەگەر داڕمانی بەنداوەکە ڕوو بدات ئەوە زۆر بە خێرایی ڕوودەدات و هەروەها مەترسیداریش دەبێت. هەروە وێنێکی بەنداوی مووسڵیشی بڵاو کردوتەوە کە هێزەکانی پێشمەرگە دیارە لە ڕۆژهەڵاتی بەشی ڕۆژهەڵاتی بەنداوەکە دەپارێزن وەک لە وێنەکەدا دەردەکەوێت. لە دەیلی سەباحی تورکیش بڵاوکراوەتەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەان ئەو سیستەمەی لە ئێستادا لە تورکیا دەوڵەتداری پێدەکرێت ناتوانێت چالاکانە کار بکات لە کاتێکدا هەریەکە لە سەرۆک و سەرۆکوەزیران بە دەنگی خەڵک دەستنە دەسەڵاتەوە. ئەردۆغان ڕایگەان پێویستە سەرۆککۆمار دەسەڵاتی زیاتری هەبێت نەک تەنها ڕۆڵێکی سیمبولی هەبێت. جەختی کردەوە لە پێویستی سیستەمی سەرۆکایەتی بۆ تورکیا. لە حوڕیەت دەیلی نیوزی تورکیش بڵاوکراوەتەوە جۆن باس باڵێۆزی ئەمریکا لە تورکیا ڕەتی کردەوە کە حکوومەتی تورکیا بازرگانی لەگەڵ داعش کردبێت. باڵێۆزی ئەمریکا لە تورکیا ڕاشی گاندووە بەهۆی هەوڵەکانی تورکیا هاوپەیمانەتی دژی داعشەوە بازرگانی نەوتی داعش کەمی کردووە. ڕاشیگەیان تورکیا بەردەوامە لە تونوتۆڵکردنی سنوورەکانی لەگەڵ سووریادا و لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانانی تری نێودەوڵەتیشدا کار دەکات. لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانیش بڵاو کراوەتەوە ئەڵمانیا سنوورەکانی خۆی بەڕووی جەزائیری و تونسی و مەغریبیەکاندا دەخات و ڕێگری دەکات لەوەی پەناخوازان تا دوای 2 ساڵ خێزانەکانیان بۆ ئەڵمانیا بهێنن. هەرێکە لە فینلاند و سوید پلانی دیپۆرتکردنەوەی 10,000 پەناخوازیاندا بۆ بڵتاڵبوون بەسەر قەیرانی کۆچبەراندا. فینلاند بڕیاری داوە لە 65 ئەو 32,000 پەناخوازە دیپۆرت بکاتەوە کە لە ساڵی ڕابردوودا گەیشتونەتە ئەو وڵاتە و سویدیش بڕیاری داوە 60 بۆ 80,000 پەناخواز دیپۆرت بکاتەوە کە مافی پەنابەریتیان وەرنەگرتووە. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.